بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت هەرێم داهاتی مانگی 11 نەوتی هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە بە پێی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتەکان حکوومەت هەرێم لە مانگی 11دا بە بەهای زیاتر لە 567 میلیۆن دلار نەوتی فرۆشتووە بەڵام دوای لە دەرکنی پارەی کۆمپانیەکان و پترۆدۆلاری کەرکوو 324 میلیۆن دلار بۆ حکوومەت ماوەتەوە بەمێنداری بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتەدا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان راپۆرتی بڕی هەناردە و داهاتی نەوتی مانگی ڕابردووی بڵاو کردەوە و بە بەراورد بە مانگی تشرینی یەکەمیش ئاسی بەڕێوێنان زیادی کردووە و داهات کەمی کردووە. بە پێی راپۆرتەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە مانگی ڕابردوودا 7 ملیۆن و 629 هزار بەرمیل نەوت هەناردەی بەندەری جیهانی تورکیا کراوە کە داهاتەکەی 567 ملیۆن و 768 هزار دلار بووە. هاوکات حکوومەت هەرێم دوای لێدەرکردنی پارەی کۆمپانیەکان و پترۆ دۆلاری شاری کەرکووک 374 ملیۆن و 574 هزار دلاری لە داهاتی مانگی ڕابردوو بۆ ماوەتەوە. هەروەها لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە تێکڕای هەناردەی ڕۆژانەی نەوتی هەرێم نزیکەی 598 هزار بەرمیل نەود بووە هەر بەرمیلێک بە 35 دلار و 5 سنت فرۆشراوە. بەلێکدانەوەی ژمارەکان سەرنج لەسەر ئاسی فرۆش و کەمبوونەوەی دادەیە لە چاو مانگی ڕابردوودا بۆ پێی بەراورد بە مانگی تشرینی یەکەمی ئەمساڵ بڕی هەناردەکردن زیادی کردووە بەڵام بە پێچەوانەوە داهاتی نەوتی فرۆشرا و کەمی کردووە بە سەرنجدان لەسەر نرخی فرۆشتن لە نێوان هەردوو مانگەکەدا. هاوکاتی هۆش فرۆشی نەوت ئەم مانگە 35 دلار و 5 سنت بووە لە کاتێکدا نەوت لە کەمترین ئازدا لە بازاڕەکانی جیهان 44 دلار بووە لە بەرزترین ئاستیشدا گەیشتووەتە سەر و 50 دلاری ئەمریکی. بۆیە نازانرێت بۆچی نەوتی هەرێمی کوردستان بەو ئاسە فرۆشراوە. عەلی حەمەد ساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان شیکردنەوەیکی بۆ راپۆرتەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە و ئەوە ئاشکرا دەکات لە هەر بەرمیلێک نەوت تەنها 15 دلار بۆ هەرێم دەمێنێتەوە. هاوکات چەندی گومانی لەسەر راپۆرتەکە دروست کردووە و دەڵێت بەگشتی 19 ملیۆن و 552 هزار بەرمیل نەوت بەرەمات و پارەی ماوە بۆ هەرێم 324 ملیۆن و 574 هزار دلارە. واتە هەر بەرمیلێک دوای چەندین لێبڕین 16 دلار و 600 سنتی لێ ماوەتەوە. ئەم پارەیەش بە دلار بە 170,000 بۆ هەر دۆلارێک دەدرێتە بانکی کوردستان بەمەش لە سەدادەی بۆ بانکی کوردستانە واتە هەر بەرمیلێک نەوت تەنها 15 دلاری لێ دەمێنێتەوە. ئەم داتانی وەزارەتی سامانە سروشتیەکان لە کاتێکدایە وەزارەت پێشتر
بامان شێوە ئەو بڕەپارەی کە ئەعلانی کردووە 62 میلیۆنە بۆ معلوماتی نەم کۆمپانیەکانی بەرەمێنان نەمانگی دەیان وەرگرتووە نەمانگی 11یان وەرگرتووە مانگی 9یان وەرگرتووە جەنابەت دەتوانی بڕۆیتە سەر سایتەکانیان DNO گەنێڵ ئەنەرجیە گڵف کیسترۆن ئەم سێ کۆمپانیای گەورەی بەرەمێنانەوە بزانە هیچ پارێکیان وەرگرتووە نا ئێم پارەیە چی لێ هات ئەمە جگەلەوەی هەموو مانچێک ئەڵێ پارەی پێشەکی وەرگرتووە بە قەرز لە کۆمپانیەکان 158 میلیۆن 160 میلیۆن دلار چیچی ئەیدەمەوە نە ئەڵێ کەی وەرم گرت نە ئەڵێ چیم لێ کرد چکان پارەیە دیار نییە نە لە حسابای 2014 حزوریە نە لە 15 نە لە 16 خێرە مانگە 200 میلیۆن دلار دەیتەوە یعنی زۆر وازەحە ئەمان ئەیانەوێت نەوتی کوردستان بەم شێوە بفرۆشن لەبەر چەند هۆکاری یەک خۆیان لێ مستەفید دەبن نەتوان پارێکی زۆر بن بۆ خۆیان دووەمیان ڕەنگە کۆمەڵێک ئیلتیزاماتیان لەگەڵ تورکیا بۆ خۆیان دروست کردبێت نەتوانن لێی دەربچن بۆیە نەیانەوێ بگەڕێنەوە بۆ بەغا ئەیانەوێ خەڵکەکە بەم شێوە بە برسێتی و بە نەهامەتی و بە نەکبەتی بێڵنەوە بەڵێ بە قسەیەکی تر پشتڕاستی قسەکەی خۆمەکەمەوە بڕۆ سەر سایتی ئەنجومەنی وەزیران تەنیا چەند ڕۆژێک پێش ێسا ئەڵێ ئێمە ماگانە تریلیۆنێک و 24 میلیاردمان بۆ مێدێتەوە واتە نزیکەی 850 میلیۆن دلار باشە تو 850 میلیۆن دلار لەکوێ 324 میلیۆن دلار لەکوێ ڕۆ خۆ ئەلانی کردووە 324 میلیۆن بۆ ماوەتەوە چکە 50 بە قەرز وەرگرتووە بەڵێ بەداخەوەمانەوە کۆمو شتێکی تر بە ئاسانی تێپەڕێ زۆر باشە بەس کاعلیەوەی بەڕێز وتت ئەوەی کە بازلەوەکە کە پارە دراوە حەقدەستی کۆمپانیەکان تۆ بەراسون کردووە نە لە مانگی دا نە لە مانگی 11 کۆمپانیێتەوە کە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە لە حکوومەتیێرم پێی نەداوە کاک چەند ڕۆژێک پێش ئێستاەوە پێم وابێت 4 ڕۆژ 5 ڕۆژ پێش ئێسەیە ئەو سێ کۆمپانیای کە عەرزم کردی ئەمە سێ کۆمپانیەکانی گەورەی بەرهەمهێنانن ئێستا چکە بەشێر زۆی کۆمپانیەکان لە قۆناغی بەرهەمهێنانانین بڕۆ سەر سایتەکەیان چکە ئەوان هەر پارەیەک وەرگرن ئەعلانیەکەن چکە ئەم کۆمپانیانە ئەبێ ئەعلانی قازانج و ئیراداتی خۆیان بکەن و کۆمپانیای مساهەمان تەنیا مانگی نوێیان وەرگرتووە تەنیا مانگی نوێیان وەرگرتووە و ئەوەی کەرکووکیش جەنابتان بەیانی پەیامنی ڕاست بێنن راپۆرتێ بکە بڵێ تەنیا لەم 6 مانگە تەنیا لەم 6 مانگە هەرێمی کوردستان ئەڵێ 166 میلیۆن دلارم بۆ کەرکووک سەرف کردەوە وەرتان گرتووە نەڵێ نەخێر ئەی کەواتە پارانە چی لێ دێ ئەمە جگەلەوەی کە ئەسڵەن نەوتەکە تاوان فرۆش کراوە نەوت 52 دلارەمان 35یان بۆ ماوەتەوە 35ەکەش 20 بەم ڕێگایانە ڕۆشتەوە 15 ماوەتەوە بەڵ من پێم وایە ئەمە بەس میلەتی کوردە ئەمە قبوڵەکە و ئەمە تەنیام حزبە سیاسیانە ئەمە قبوڵەکەن ئەگینا لە هەرکوێی دنیا بێ حکومەتێک ئاوا میلەتەکەی بچەوسێنێتەوە شار بە دەرەکرێنم بەرپرسانە بەداخەوەم بەرپرسانە بە ناو شارەکان ڕۆن خەڵک لە بری ئەوەی محاسبە و محاکەمەیان کە ڕسمیان لەگەڵاگرێ کە ڕۆنە تازەیەک و پێشەوەیان بۆ چۆڵەکە لە کاتێکە ئەمانە ئەبووە لە خەجاڵەتخانە بوونایە زۆر باشە بەڵام هۆکاری چییە کە بەڕێز دەڵێ بۆ نمونە ئێمە لە هەر بەرمیلێک نەوت 16 دلار و 6 سنتمان بۆ ماوەتەوە کەمە تاڵان فرۆشینەوتە نێوکاری چییە کە مەسەلەن میلەت قبوڵیەتی حیزبەکانیش قبوڵیەتی کاکەگیان حساباتێکی زۆر بەسیط بکەتەوە یا هەر هاوڵاتێک ئێستا سەیری ئەم بەرنامەیەکە لە موبایلەکەی یا حاسیبەکەی دەربکە ئەڵێ 324 میلیۆن و 574 هزار بەرمیل نەوتمان فرۆشتووە پارەی ماوە بۆمان چەندێکە عفو 324 میلیۆن دلارمان وەرگرتووە چەندێ نەوتمان فرۆشتووە 90 میلیۆن و 552 هزار بەرمیل حسابی کە هەر بەرمیلێک 16 دلار و 6 سنت مێنێتەوە لە سادەیەم پارە بۆ بانقی کوردستانە چکە ئێستا لە بازارە کە دلار 130,000 و 131,000 حکومەتی هەرێم ئەم دۆلارانە بە بانقی کوردستانەدا بە 170,000 بانقی کوردستان بۆ خۆی لە بازاڕای گۆڕێتەوە بە 130,000 هەر لەمە قازانجی 40 میلیۆن دلارەکە من لێرەوە پێشنیارەکەم من بۆیە پێم وایە ئەمانە شایانی حکومکردن نین بۆ نمونە ئەگەر خەمی کێشەی چارەسەرکردنی خوێنپارەی مامۆساتانە تەنیا ئاڵوگۆڕی پارە لە بانقی کوردستانی ئالی مەحسوب لەسەر پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنەکەی خزمی سەرۆکی حکوومەتە دەربکە بیکەرە بانقی حکوومەتەوە لە ڕێگەی سێ بانقی حکوومەتەوە بیگۆڕە ماگانە نزیکەی 35 میلیۆن دلار گەڕێتەوە بۆ حکوومەت بەم 35 میلیۆن دلار کێشەی مامۆسا حەلە بێت واتە بە یەک قەرار بە یەک قەرار بەیانی سەرۆکی حکوومەت بڵێ بڕیارماندا ئاڵوگۆڕی پارە لە ڕێگەی بانقی کوردستانی ئالیەوە بگۆڕین بۆ سێ بانقی حکومی لە هەولێر و دۆک و سلێمانی بە
کێبرکێ ئەم پارەیە بفرۆشێت کێشەی مامۆساحە لەبێت تەنیا بەم قەرارە 40 ملیۆن دۆلارە کردەوە بەڵام نایکەن بۆی 40 ملیۆنەکەت بمێنێتەوە بەو شێوەی کە هەیە بۆی بمێنێتەوە یعنی لێ بووینەتەوە لەوەی کە بیسەلمێنن ئەمانە گەندەڵن زاڵمن فاسدن فاسقن فاشلن لێ بووینەتەوە لەوەی بیسەلمێنین ئەجینا چۆن قبوڵەکرێ لە بەرمیلێنەوە 500 دلار بمێنێتەوە 15کەش نازانێ خۆ چۆن سەرفەکرێ لە نەتیجا من یەک نمونەی بەسیتی تری بۆ باسەکەم خەڵک سەرمایەتی ئێسا خەڵکی کوردستان سەرمایەتی خەڵکی کوردستان برسیەتی خەڵکی کوردستان کارەبای نییە ئێستا ڕۆژانە بەرهەمی نەوتی پاڵاوگەکانی کوردستان بازیان و کەڵک هەموو ڕۆژە نزیکەی 800,000 لتر نەوتی سپیمان هەیە نایدەن بە خەڵک خۆیان بە کێبرکێ لە بازار ڕایفرۆشنە بازرگانەکان بە سەعری بازرگانیەی فرۆشنەوە دوایش پارەکەی دیاردێن لە یەک حساباتە بۆم بێنە بڵێ ئەمە داهاتی بەرهەمە نەوتیەکان بێ نییە بۆیە نابێ ئەمە قبول کری ئەمە تەنیا میلەتەی ئێمە هەموو شتێکی قبوڵە بەڵ زۆر باشە بەزەوەی کە باس لێوە کرد ئەو سەدادەی کە داهاتی مانگی 11 بۆ بانکی کوردستان ڕۆیشتووە یعنی تەواوی موچەی مامۆستایان بەبێ پاشەکەوت بەو 35 یاخود 40 ملیۆن دۆلارە بە تەواوەتی چارەسەر دەکرێت ئەگەر حکوومەت تەنها بڕیار بدە ئەو ئاڵوگۆڕە لە بانکێکی هەلی بگوازێتەوە بۆ بانکێکی حکومی ئەنی تەنها یەک بڕیاری دێ و پارە تێچوونیشی ناوێت 100% چارەسەریەکە 400 ملیۆن دۆلارمان هەیە لە بری ئەوەی بیدەی بە 170 ئەیدەی بە 130 لە هەر 100 دۆلارێک 11,000 مێنێتەوە حسێبی بکە حسێبمان کردووە ئێمە کاکە حسێبمان کردووە بەڵێ ئەمێنێتەوە ئەمانە نایەنەوێ خەڵک خوێنەوار بێ نایەنەوێ مەکتەب هەبێت چکە لە بەرژەوەندیەوەی خەڵک نەخوێنەوار بێت نەزانێ ئەمانە چۆن خەریکی دزی و فزی و گەندەڵین ئەمانە کەی خوێندن قەزیە لەیان کەی ژیانی خەڵک قەزیە لەیان کەی برسیبوونی خەڵک قەزیە لەیان سەیری ژیانی خۆیان کە سەیری کۆمپانیەکانیان کە دەیان بەڵگەمان خستە ڕۆمانە پارەیان بردووەتە دەرەوە وڵاتەیان تاڵان کردووە ئەمانە بێ بڕۆن ئەمانە بێ وڵاتە جێبێڵن ئەمانە بێت لە حکومڕانی بێنرێنە خوارەوە بەڵام بەم نەوعە لە میلەت بەم نەوعە لە حزبی سیاسی یەکێتی و پارتی ڕۆژ لە ڕۆژ زاڵمترە بن چکە ئەبینی باشە کۆمەڵی ئیسلامی یەکگرت و ئیسلامی گۆڕە خۆمانە شەریک نین لەم دزیە باشە یەکێتی نیشتیمانی تۆ دوێنێ لە بەغدا دنیا تێناوەڵێ ئێمە ئەندازیاری دەرکردنیان قانونین لە مەسلحەتی خەڵکە ئەی خێرە بڕۆ جێگری سەرۆکی حکومەت دژی قانونی بوو جێ عێراق قسەیەکە یعنی ئەم گاڵتەکردنە بە خەڵکو و بە وجدانی خەڵکو و بە برسیکردنی خەڵکو و بەینە تاکەی بەڵ زۆر باشە بەزەوەی کە بەڕێ زووتت ئەوەی پارەی ئاڵوگۆڕی دراوەکە بە بانکە حکومیەکانیش دەکرێت کە 35 ملیۆن دلار بۆ حکومەت دەگەڕێنێتەوە بەرز دەڵی کێشەی مامۆستایان چار بەوانیش دەکرێت لە ئەو خواردنەوە ئاسانترە هەموو ڕۆژێک بۆ نمونە لە ڕێگەی بانکێ لە هەولێر بانکێ لە دۆک بانکێ لە سلێمانی سەعات 8 بەیانی بۆ 10 بەیانی حکومەت دۆلارە فرۆشێت بازرگانەکان کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە بری ئەوەی بڕۆن لە بانکی کوردستان بیکڕن دێن لە بانکە حکومەکەی کڕن بە سەوسی ئەمە جوڵەیەکی زۆر باش لە بازاڕ دروستەکە تا ڕادەیەک سەعری دۆلاریش جێگی دەکات چکە و کاتە سەعرەکەوێتە دەست حکومەت خۆیەوە نەک بانکی کوردستان و خەڵکیش بینەبێ و کێشەشی پێحەلەوێ بەڵێ زۆر ئاسانە ئێمە لە بازاڕەکانی دۆلار پرسیارمان کردووە ئایا حکومەت دەتوانێت بۆ نمونە ڕۆژانە 15 ملیۆن دلار لە هەولێر و سلێمانی دۆک بفرۆشێ بەڵێ زۆر بە ئاسانی ئەتوانێت بیفرۆشێ بۆ ئێستا بانکی کوردستان بە کێ فرۆشێ لەکوێ فرۆشێ خێرە بانکی کوردستان دەتوانێت بیگا حکومەت ناتوانێت يعني باخۆمان نەخەڵەتێنین وام قسەش کەس بە فلسێک نایکڕێت کە بڵێ بانقا حکومیەکان ناتوانن 82 بانقی حکومی ناتوانێت بەڵام بانقێکی ئەهلیە توانێت بەڵێ زۆر باشە سەبارەت بە پارەی پترۆدۆلاری کەرکووک ینی ئەو 22 ملیۆن دلارە یعنی تۆ دووبارە دڵنیای لەوەی کە بۆ خەڵکی شارەکە و بۆ پرۆژەکان سرف ناکرێت تا ئێستا داوت کردووە پارێزگاری کەرکووک ڕوونکردەوە بدات هەڵوێ سیەوتی بووە لەسەر ئەم پرسایە پارەکە دەڕواتە کەرکووک یاخود ناڕواتە کەرکووک دەیان جار بەنووسراو بەنامە لە تەلەڤیزیۆنەوە داوامان کردووە کەلیمە قسەی نەکردووە کاکە حەکیم من 2 مانگە بۆێنمەوە مانگی پێشوو بەیاناتەکە لە لامە ئەڵێ 43 ملیۆن دلارمان داوە بە کەرکووک ئەم مانگەش ئەڵێ 22 ملیۆن دلارمان داوە بە ناوی کەرکووک و پترۆدۆلار کۆمپانیای بەرەمێنن چونکە کەرکووک کۆمپانیای بەرەمێنەی نەوتی لێ نییە کۆمپانیای نەوتی باکوور و حکومەتی عێراق پارەکەیەدا باشە تەنیا لەم دوو مانگا 65 ملیۆن دلارە ئەم دوو مانگە بەست ئەم دوو مانگە
کوام 65 ملیۆن دلار لە چیا خەرجتان کرد هیچ جوابیش ناتێتەوە کەواتە شەریکی یعنی خۆ من لێرەوە دیسانەوە بڵێم پارێزگاری کەرکووک مەکتەبی سیاسی یەکێتی ئەوە ئاشتی ئەورامی و سامانە سروشتەکان و پارتی ئەڵێن لەم 6 مانگە 166 ملیۆن دلارمان بۆ کەرکووک سەرف کردووە ئەگەر وەرتان گرتووە کوا چی لێ هاتووە ئەگەر وەرتان نەگرتووە فەرم و بە فەعلی بڵێن وەرمان نەگرتووە با خەڵکیەکەی سامانە سروشتەکان بگرێت ئەگەر بێدەنگن لێ کەواتە شەریکن یعنی لەمە زۆر وازحە بەڵ زۆر باش بەس ئەوەی کە بەرەز وتت ئەگەر ئێمە پابەندی یاسای بودجەی عێراق بین لەوەی ئێستا بۆمان ماوەتەوە زیاترمان دەست دەکەوێت بەس پێشتر شتێورامی لێوت ئێمە سێقاتمان دەست دەکەوێت ینی ئەو سێقاتە چی ینی ئەوەی کە ئەوان باسییان لێورکە ئێستا ئێمە لە بودجێ عێراق نازانم ئەم سێقاتە چییە مەسەلەن باش لە عێراقا ئەگەر 500 ملیۆن دلاریشمان دەستکەوێت کە زیاترە بەڵ بەڵێ دۆلاری ناوە ئەگەر بە قسەی ئاشتی بێ ئەبێ لە عێراق 100 ملیۆن دلارمان دەستکەوێت نەخێر 100 نییە بەشی بەس بە نەوتی کەرکووک 320 میلیاردمان دەسەکەوێت بەس بە نەوتی کەرکووک ئەگەر نەوت 250,000کەی کوردستانیش بدەن بەشە بودجەکەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران تەواو بکات ینی بە هەردوو نەوتەکە ئێستا ئەوەی کە لە بەغداوە بەڵام ئەمان ڕازینین بەوەی بەغدا بۆەوەی دۆخەکە بەم شێوە بمێنتەوە خەڵک برسیکەن خەڵک ڕەزیلکەن خەڵک زەلیلکەن خۆشیان پارەی نەوتەکە بۆ خۆیان بخۆن سەیری ژیانیان کە کاکە چی لە ژیانی نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانی گۆڕاوە لە مۆسعا چی گۆڕاوە چی لە ژیانی مەکتەب سیاسیەکانی پارتی و یەکێتی گۆڕاوە لە مۆسعا هیچ نەگۆڕاوە ئەوەی گۆڕاوە خەڵکی فەقیرە خەڵکێکە یعنی خەڵکەیە کێشەی ئەوەیە ژن هەیە کە مێردەکەی ئەڕواتە دەرەوە تا ئێوارە دوعاکە خۆیان مێردەکەم ئیشی دەستکەوێ بۆ ئەوەی 10,000 بێنێتەوە بۆ شیری مناڵەکە چ ویژدانێ چ ئەخلاقێ چ ئیمانی قبوڵەکە دزی لەمە بکە زیاتر لە 30,000 ئافرەت هەیە کە مێردیان نەماوە 15 مانگەیەک دیناریان پێ نەداوە ئەم دەستڵاتە زاڵمە بیر لەوە ناکاتەوە ئافرەتێک سێهەتیوی لەسەرە کرێ چییە 15 مانگە یەک فلسی نەداوە نەک 15 مانگ دواکەوتووە یەک فلسی نەداوە چۆن بژین چۆن تووشی دایان مشکیلە و کێشە نابێت باشە لەو لاشەوە ئاوا لە پارەی نەوتەکەن و هەموو ڕۆژێ خۆپشاندانی مزەیەف و درۆزنانە بە ناوی بەرگریکردن لە پێشمەرگە بەرگری لە پێشمەرگە مەکە دزی لێ مەکە بەرگری لە کەسوکاری شەید مەکە دزی لێ مەکە نەوتەکەی بەتاڵان مەبە بەڵ زۆر باشە کالی ئێستاوەی کە بەرەز وتت تەنیا بەنەوتی کەرکووک کێمە لە ڕێی بەغداوە بفرۆشین ئەی بە سێسەتەکەی کەرکووک و بە 250یەکە لەوەی کە ئەمڕۆ لە بەیاننامەی وەزارەتی سامانە سروشتەکان هاتووە چەند زیاترمان دەست دەکەوێت من سەیریکە کێشەکە ئەوە نییە ئەگەر نەوتەکەی کەرکووک خۆشمان بیفرۆشین بەڵام وە نەوتەکەی کورد بەڵێ بۆ یعنی ناچاری بیدەیتە بەخا بۆ هیچ نییە بەس نییەڵێ ئەوەی بەخا دیارەوە مەبڕەکەی بڕەکەی ئەدرێ بە خەڵکی کوردستان یعنی زاڵم هەر زاڵمە فاسد هەر فاسدە جا ئەم فاسدە حەگاڵی لە بەرابێ جامانەی بەسەرەوە بێت جلی کوردی لە بەرابێت یان چاکەت و پانتۆڵی لە بەرابێت یعنی زاڵم هەر زاڵمە تۆ بەرمینە نەوت گەشتە 57 دلار کاکە یانچی 15 دلار دێتەوە بۆم خەڵکە بەڵ وە 15 دلارکەش کەس بۆی نەبێت چاودێری کا کەس بۆی نەبێ وردبینی کا کەس بۆی نەبێت پرسیە چۆن خەرجەکەی وە وەزیرەکانیش قڕ و قوب وەکو تەلەبەی ژیر لە بەردەسی سەرۆکی حکومەتان لە بەردەمی سەرۆکی حکومەتا دانی نیشتون یەک کەسیان نەیوت داهاتی ئەم نەوتەکە ئەمڕۆ یەک وەزیر قسەی نەکردووە بڵێ داهاتی ئەم نەوتەکە دوایش بەناوی ئەنجومەنی وەزیرانەوە بەیاننامەیەکی دەرکردووە ئەڵێ وەزیری هەموو حەزبەکان دژی قانونەکەی بەخان بەڵێ قانونەکەی بەخا زۆر باشە لە بەرەوەی ناڵێ ئێوە نەوت بدزن زۆر باشە ناڵێ ئێوە نەوت بدزن بەڵام بەداخەوە هیچ حزبێک هەڵوێستی نییە پەرلەمانتارەکان لە پەرلەمانی کوردستان و لە عێراقیشی هەموو حزبەکان شەڕی گەورەیەکەن بەڵام کەیەتەوە بۆ حزبەکان و کەیەتەوە بۆ وەزیرەکان ئاوای لە یەکەی بینی بەڵێ سوپاس دەکەین علی ناوبڕێکی کورتمان هەیە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک عەلی ئەوەی کە بەڕێز وتت ئێمە ئەوەی کە لە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان نرخەکان بە $35 دیاری کردووە لە کاتێکە مانگی ڕابردوو لە سەروی $50 بووە. یعنی ئەوەی کە تەنها $16.60 بۆ هەرێم ماوەتەوە. مەسەلەن هۆکاری چیە پێشتر ئایا ئەو نەوتەی کارێم لە ڕێگەی عێراق لە نەتیجە $16.60 ماوەتەوە بەڵێ. بەڵێ بەس ئەوەی کە پێشتر دەفرۆشرا لە ڕێگەی عێراقەوە نەوتی هەرێم هەر ئاوا ینی بەو نرخەکەمە دەفرۆشرا نەوتی کەرکووکیش؟ نەخێر بە هیچ شێوەیەک نەوتی هەرێم لە ڕێگەی عێراقەوە ئێستا نەوتی سۆمۆمانەیە نەوتی سۆمان مانگانە بەیانەکرێت بە چەنە فرۆشێت بێگومان لە سەروی $40 بووە $44وانە دێمان 42-44 بەو شێوەیە نەخێر ئەمە دوو هۆکارەکەی ینی بۆ ئەوەنە ئەمێنێتەوە بۆ بەم شێوە ئەفرۆشە کێ ئەڵێ وایە ینی کێ وردبینی کرد مەسەلەن هیچ مؤسسەیەکی ڕقابی بۆی نییە چاودێری ئەمە بکات چاودێری دارایی بۆی نییە و هیچ مؤسسەیەکی تر بۆی نییە کۆمپانیای کێنێنەوە دیلۆیت گویان کۆمپانیا وردبینیەکە تازەترین راپۆرت کە من لەم ڕۆژانە خوێنمەوە دیلۆیت لە بەرازیل سزا درراوە لەبەرەوەی ئەوراقی ساختە کردووە بە $8 ملیۆن غرامە کراوە. ینی ئەمە جگەلەوەی سەدان سکانداڵی تری لەسەر ئەم کۆمپانیایە بۆ ینی بابەتەکە زۆر وازەحە بابەتەکە زۆر وازەحە ئەمانە بەشێکی زۆری پارەی نەوتە بن بۆ خۆیان بەشێکی زۆری داهاتی ناوخۆوە بن بۆ خۆیان ئەو پارێش کە سەرفەکەن نیوەی تری بە دوو موچە و گەردەڵی و کادری حزبی و خانەنشین ناسای واتە ئەو کەمەی تری شێننەوە بەشێکی زۆری گەندەڵی تیاکراوە و گەندەڵەکەش بۆ خۆیان کراوە خۆخۆزگە ئەو کەمەی کەیان هێنەوە ئەوژیان بە ڕێکوپێکی سەرف کردایە بۆیە من ئەڵێم ئەمانەی ئێستا لە حکومان یەک چارەسەریانەیە ئەبێ ئەم حکابینە ئەم حکومەتە هەڵوەشێتەوە کۆمەڵک خەڵکی دەستپاک وجدان پاک شارەزا و پرۆسی حکومڕانی لە کوردستانە بن بڕێوە ژیانێکی خەڵک خۆش بۆ خەڵک فراهم بکەن زۆر باشە ینی ئەگەر بەڕاستی ینی دەوری یەکێتی نیشتیمانی دەورێکی گرنگە بەداخەوە ئێستا لایەک یەکێتی بە دەورەکەی خۆیان ناسێ لە لایەکی تر بووە بە شەریکی پارتی و لایەکی تریشەوە ئەڵێ وەڵام من پشتیوانی شەقامەکەم پشتیوانی شەقام ئەوەیە کە ئەمڕۆ سەرۆکی حکومەت پشتیوانی ئەم راپۆرتەیە کە $50 لە جێگری سەرۆکی حکومەت $50 لە بەرمیلە ماوەتەوە ئەڵێ قانونی بودجێ عێراقیش خراپە من یەک نمونەی بەسیط بۆ تۆ بۆ بینەران باسەکەم کە بەچی کێشەی کوردستان حەلەکرا پارتی نەهێشت و یەکێتی هاوکار بوو کە بۆ ئەوەی نەکرێت لە ساڵی 2007ەوە گرێبەست کرا بۆی غاز لە چەمچەماڵ بەرهەم بێنێ پارتی نەهێشت و لە ڕێگەی سامانە سروشتیەکانەوە نەهێشتەم غازە لە چەمچەماڵ بەرهەم بێنرێت ئەگەر ئەو غازە بەرهەم باتایسە لە کوردستانە شتێک نەبوو ناوی کێشەی کارە بابێت هەموو ماڵی غازە چوە ماڵی شتێک نەبوو ناوی کێشەی سوتەمەنی بێ پارێ زیاتر لە $15 ملیارد ئەگەڕایەوە کە درا بە سوتەمەنی ئەم ئەزمانش دروست نەبوو پارتین ئەمە جگەلەوەی شارێکی غازی دروستەکرا لە چەمچەماڵ سەرەتا 6 ملیۆن
دۆلار و 10,000 دەستی کار و 3,000 مێگاوات کارەبا و پرۆژەی کیمیایی و چەندین شتی تری دیکە نەهێشت بکرێ بۆ ئەوەی هیچ شتێکی استراتیژی لە مەنتیقانە بێت باوکاری کێ نەهێشت بکرێ باوکاری یەکێتی نیشتیمانی ئەجینا پارتی چۆن دەتوانێت شتێ لێرە ڕێگەی لێ بێ یەکێتی دەتوانێت ڕێگە لە شتێ بگرێت لە سۆران لە دۆک لە هەولێر نەخێر پارتی چۆن دەتوانێت ئەمە بکە ئێستش بەهۆیەوە هەموو مایە ئەگەری ئەوەیە هەموو ساڵە چەندین میلیارد دلار بە داناخواست بدۆڕێن و هەموو ئەزماتانشمان بۆ جێبەجێ بێ بۆیە بێت تێ بگەین ئەمە ئەم جۆرە حکومڕانیە لە نەتیجەی زوڵمەوە دروست بووە ئەمەی کە باسم کرد ئەمەی پرۆژەی غازی چەمچەمان باشترین بەڵگەیە بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی داهاتی تەنکەر ئایا داهاتی تەنکەرەکان ینی هیچ کاتێک ئاماژەی پێویا خود چەندە ینی بۆ کوێ دەڕوە ینی هیچ زانیارێکتان هەیە دەربارەی داهاتی تەنکەر ئەوەی کێسە سامانە سوژەکان بڵاوی دەکاتەوە کە مەستەنیا بۆریە ئەوەی کە لە ڕێگەی بۆریەوە هەنارە دەکرێت کاکە حەکیم سێ جۆر داهاتی نەوتمان هەیە یەکیان بۆریە یەکێکی تریان داهاتی بەرهەمە نەوتەکانە چکە ئێستا نەوتێک هەموو ڕۆژێ لە پاڵەوگەی بازیان و کەڵک دەپاڵێورێ ئەم نەوتە ئەبێ بە کۆمەڵک مشتەقاتی نەوتی ئەبێ بە نەوتی سپیە کیرۆسینە بەنزینە نەفتایە نەوتی ڕەشە چیچی ئەبێ بە پێکاتەکانی ئەگەر بەرمیلێ نەوت 35 دلار بێ بە پاڵاوتن 50 دلار ئەگرێتەوە 50 بێ 65 ئەگرێتەوە ئەمەی بەرهەمە نەوتەکانیش دیار نییە کە ئەمەی ئەڵێ 35 مانگی پێشوو لەم دوو پاڵاوگەیە ملیۆنێک نزیکەی ملیۆنێک و 900 عفو ملیۆنێک و 933 ملیۆنێک و 923 بەرمیل نەوت لە بازیان و کەڵک پاڵێوراوە و ئەمانە هەمووی بوون بە پارە مەسەن نەوتە سپیەکە عەرزم کردی نایدەن بە خەڵک ئەڕۆنەی فرۆشن لە بازاڕە بەرمیلی بە 120,000 بەنزینەکە ئەی فرۆشن لە بازاڕە پێکاتەکانی تری نەوتیش پارەی ئەمەش دیار نییە و پارەی تەنکەرەکەش دیار نییە واتە و 35 دلارێکە ئەیڵەن ئەمە پارەی بۆریەکەیە و لەو 35 وەک عەرزم کردی 20 بەو طریقانە ناگەڕێتەوە خزمەتی خەڵک بەڵێ ئەوەی کە باست کۆمپانیاکەوا برێ نەبوو کۆمپانیای دیلۆیت ینی وردبینیەکە بکات بۆ مانگە هیچ وردبینێکی کردووە کە کۆمپانیەکی تریش لەو ماوەیە گرێبەستێکی تری لەگەڵ کراوی وردبینیشیان کردووە ئەوانە بۆ داهاتەکانی نەوت هەرچەند ئەمە ناڵێ دیلۆیت ئەم وردبینی کردووەم بەیانێ ڕێکاندەوە بەڵام دیلۆیت جێگەی سیقە نییە لەبەرەوەی من پێتەڵێم چەند ڕۆژی پێشووتر لە بەرازیل 8 ملیۆن دلار غرامە کرا لەبەرەوەی ئەوراقی ساختە کردووە جا لێرە چۆن نایکا و چەندین کێشەی تری لە ئیمارات و لەگەڵ کۆمپانیای ئیتالی و لە کوێ هەیە دیلۆیت کۆمپانیایکی ساغ نییە ئێسەر بڕۆ بە ئینگلیزی کورە بە عەرەبی سێرچکە لەسەر فەزاحەتەکانی دیلۆیت هەمووی بۆیەت تۆ خێرە ڕێگەنادەی چاودێری دارایی خۆت وردبینی نەوتکە خۆ ئامادەنی سندوقی داهاتی نەوت دروستکەی دێی ئەتێ بە دیلۆیت ئەمە ناخوات ئەمانەی چی ناخوات چکە ئەمانەی کە ئێستا هەن دیارە کاکە خەڵکی گەندەڵن خۆ تۆ پێت وایە ئەم بەرپرسە باڵانە بەم شێوەیە ژین و هەر ڕۆژێ لە وڵاتێک و جلی مارکە و کۆمپانیای گەورەیان هەیە و ملیارە دۆلاریان بردوۆتە دەرەوە بە مەعاشە نا بەدزینی پارەی فەقیرە بەدزینی پارەی خەڵکە بە خواردنی پارەی خەڵکە بۆیە بانەیەت خۆمان بەمانەوە بخەڵەتێنین بەداخەوە حزبەکانی تر بەڕاستی بێ هەڵوێستن بەڕاستیە بێ ئەم دوو فاقێ سیاسی کۆتایی پێت ڕۆژەیە لەگەڵ شەقام و خۆپشان دەرایت و کە من بینی منە وەزیرانە لە بەردەمی سەرۆکی حکومەتا چەند بچووکن بەشێکیان لەگەڵ ڕێزما بۆ زۆری لەو لاشەوە وەزیرەکە خەریکی ماسا و ساردکردنەوەیە بۆ سەرۆکی حکومەت و ئەوانە ڕاست گۆ بە یەک ڕدی و تەبێ یا پشتیوانی خەڵک بکە یا بە عەلەنی بڵێ پشتیوانی ئەم دەسەڵاتەی پارتیم پشتیوانی برسیکردنی خەڵکەم پشتیوانیکردنی ئەم زوڵمەم چونکە ئەم حزبانەیە پارتیان هێشتۆتەوە پارتی لە وڵاتە کەمینەیە پارتی زۆرینە نییە 38 کورسی هەیە لە 111 کورسی لە 163 خەڵکی کوردستان دەنگی بەیەکێتی و کۆمەڵ و یەکگرت و گۆڕانداوە ئەم حزبانە گەر بەرەیەکی پتە و بەهێزیان هەبێت ڕێگە نادرێ ئەم زوڵمە بەردەوام بێت من ناڵم پارتی بسەوە ناڵم پارتی لە ناو بە پارتی بۆ حکومڕانیکە بەقەی ئەوەی کە هەیەی نەک ئەوەی مردن و ژیان لە وڵاتە بەدەست پارتی بێت بەڵێ زۆر باش سەبارەت بەوەی کە ئەگەر سیاسەتی نەوت بەم شێوەیە بە فرۆشتنی سەربەخۆ بەردەوام بێ ئایندەی دۆخی دارایی و دۆخی خەڵک بەرەو کوێ دەڕوات کاکە مە سەربەخۆیی نییە مە سەربەقوڕیە ئەمە سەری میلەتیان کرد بە قوڕا بە ناوی سەربەخۆیی بە ناوی سەربەخۆیی ئابوووریە خەڵکی هیچ مشکلەی نەبوو لە بەغاوە جاران موچەی بۆ هات ژیانی بەڕێک و پێکیە کاکە نەوتان هەر دەرنەهێنایە
خۆ نەوتی شەر دەرناتە ئێمە لە سڵ هەفتەمان لە عێراقەوە بۆ هات موچەی بۆ هات هیچ مشکیلە نەبوو بە ناوی سەربەخۆیەوە وڵاتەکان خستەژێر نزیکەی 28 میلیارد دلار قەرزەوە فەرمان بەر موچەی نەما تەنیا لە سلێمانی زیاتر لە 800 بەڵێندەر مایە پوچ بووە سەدان کێشەی عایلەی دروست بووە سەدان کاری قیزەونی نەشیاوی کۆمەڵایەتی لە وڵاتە دروست بووە دەیان ژن و پیاوی نازدار جیابوونەتەوە کێشەی تەلاق دروست بوو لە وڵاتە سەدان خەڵکەیە ئێستا سەرمایەتی نەوتی نییە لە ماڵەکە ئەمە سەر بەخۆی ئابووری بوو نەخێر ئەمە سەر بە قوڕکردنی میلەت بوو لە پێناوی ئەوەی خۆیان دەوڵەمەندتر بن پارەی زیاتر بەرنە دەرەوە پارە بخەنە بانقەکانی خۆیان وی عنی بێ ڕازگۆ بین لەگەڵ کە هیچ کوردێک نییە خەونی دروستکردنی دەوڵەتی نەبێت بەڵام دەوڵەت بە خەڵکی گەندەڵ دروست نابێ دەوڵەت بە خەڵکی دز دروست نابێ دەوڵەت بە خەڵکێ دروست نابێت شەو ڕۆژ لە خەمی ئەوا بێت چۆن خۆی دەوڵەمەند کا و خەڵک برسیکە کام دەوڵەت دەریشکە و نە دەوڵەت هەیە و نە هیچ هەیە و نە هیچی ڕاستە و هەیە نە ئەساسی ئەوەی هەیە خەڵک برسیەکەن و تەواو وەیە بەڕاستی ترە بێ هەم حزبانە ئازابن ئەوەی بۆ قیامەتێتی بۆ قیامەتێتی ئەوەی بۆ دنیاتی ویژدان و ئیمان و ئەخلاقی ڕێگەی پێ نەدام جۆرە لە زوڵم بەردەوام زۆر باشە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی نەوت کە ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە هۆکاری چیە کە ئەم بەرپرسانە پێداچوون و ناکەن بە مەسەلەی پاشەکەوتی موچەدا ئایا پێشتر بەڵێنە نابوو کە پێداچوونەوە بکەن؟ بەڵێ نرخی نەوت بە ئەندازەیەکی بەرچاو بەرز بۆتەوە هەموو خەڵکی کوردستان شاهیدە کە نەوت 25 دلار و 27 دلار بۆ حکومەت وتی ئەگەر نەوت چەندێ بەرز بێتەوە ئێمەش ئەوە نەزیاد دەکەین فەرموو نەوت لە 27 دلارەوە هاتووە بۆ 57 دلار واتە تقریبا لە 100 زیایی کردووە فەرموو ئێوەش معاشی خەڵک لە 100 زیادکەن خۆتان واتان وت نایکا بێ خەمە بێ باکە هیچ گوێی لێ نییە ئەمە لایەکی تری من فکری ئێوە بۆ شتێ ڕاکێشم لە 2014 کە ئەمان قەراریاندا سەر بەخۆ نەوت بفرۆشن ئەو کاتە بەرمیلی نەوت نزیکی 80 دلار بوو دوای هاتەوە بۆ نزیکی 6 دلار داخلی ساڵە ئێوە کاتێک 80 دلار بخۆ معاشیان لە نەوت نێدا پارەی بانقەکانیان دەستکاریە کرد معاشی خەڵکیان پێدا پارەی نەوتیش زیاتر لە 5 میلیارد دلار بوو خستیانە باخەڵی خۆیان کەسی شتەی پرسیان پارە چی لێ هات وە کەسی شتەی پرسی بۆ زۆر بە ڕووقایمیش یەنە سەر تەلەڤیزیۆن باسی ئەوەکەن وەڵا پلانیان هەیە معاشی خەڵک چاکەن و پیاچوونەوە بە سیستەمی موچە و ئەم قسە بێمانەیە بکەن زۆر باشە کار لەسەر مەسەلەی یاسای بودجە ئەوەی کە بەڕێزت باسی وەزیرەکانت کرد ینی بڵێن وەزیری کۆمەڵ ئەمڕۆ ڕوونکردنەوەیکی دابوو سەبارەت بەوەی کە وتەکانی ئەنجومەنی وەزیرانی ڕەت کردەوە کە و لەگەڵ یاسای بودجەدا نەبێت بەس جێبەجێکردنی یاسای بودجە ینی یاخود جێبەجێنەکردنی لەلایەن حکوومەتەوەی کە بەشێکی حکوومەت داوای دەکات ینی بۆچیە دژایەتێکە بۆچیە بە بڕای بەڕێزت ئەوەی وەزیرەکەی کۆمەڵ دەستی خۆش بێ شتێکی باشی کردووە ڕوونکردنەوەیدا ئەوەی لایەنەکانی تریش ئەگەر پشتیوانیان نەکردووە با ڕوونکردنەوە بدەن بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت چکە من زۆر باش لە بیرمە یەکێتی نیشتیمانی وتیان ئێمە ئەندازیاری ئەم پرۆژەیەین باشە بەڵام خێرە جێگری سەرۆکی حکوومەت ئەو پرۆژەی بودجەکەی بەخا خێرە جێگری سەرۆکی حکوومەت دژێتی و دوو ئەمەی کاک عەبدوستار شتێکی بیرهێنامەوە دەرکەوە ئەم حکوومەتە نەک گەندەڵە نەک پارەی خەڵکە خوا بەناوی خەڵکیشەوە قسەیەکە بەناوی وەزیریشەوە قسەیەکە ئەوە تا وەزیرە بەیاننامەی ئەنجومەنی وەزیران دەڵێ وەزیرە چوار حیزبەکە پشتیوانیان کردووە بەڵام ئەم وەزیرە دەڵێ من پشتیوانیم نەکردووە یعنی ئەمانە هەمووی بەڵگەی ڕوونن بۆ ئەم حکوومەتە بەڵام بەداخەوە یعنی من نازانم قسە بۆ چیەکەین قسە ئەگەر قسە بۆ دەسەڵاتەکە ئەم دەسەڵاتە خۆی ئەیکا خۆی هەموو ئەمانە باشە زانێ ئەگەر قسە بۆ خەڵکیشەکەن ئەم قسانەمان هەمووی بۆ خەڵک کردووە بەداخەوە حیزبە سیاسیەکان بەشێکی تریشی خەڵک یعنی خۆ خەڵک خۆ پیشاندانیش ناکە ئامادەیە لە ماڵەوە بمرێ لە برسا ڕەک بێتەوە بەس نایەتە سەر جادە داوای مافی خۆی و مناڵەکەی بکە بەڵێ بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵ مام سوپاس بۆ بەڕێزتان سوپاسی بۆ بینەرانی بەڕێز دووبارە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ